ئامادەکاریان خوا ji bo hilbijartinên Perlemanê Holandayê dike. Bi tenê berî 7 salan hate nava meydana siyasetê. Lê herzû bû kesekî xwedîbandor li bajarê Vespiyê Holandayê. Wisa kir ku Hawrê Rehîmî bibe yek ji kandîdên Partiya FFD an ku Partiya Gel ji bo azadî û demokratiyê hejmara 44 li seranserî Holandayê. وەڵا دەزانین چی زۆر موهیمە کە ئەگە نەچێ سیاست هیچ شتێک دەتوانانی زۆر شتی بڵێ ئەمە هیچ نابێت ئەگە دەتەوێت شتێکی بکەیت دەتوانین لە سیاستدا بکەیت ئەوە زۆر موهیمە ئەوەی لە هولەندە فێر بوو وەکو کورد ینی ئازادی شتێکە زۆر موهیمە لەو پارتیەش لێرە ئازادی بۆ ژنان ئازادی بۆ هەر کەسێکی بێ بۆ هەر نەفەرێکی بێ ئەو پارتیە بۆوەیە لەگەڵ پرانیە خەلکێ پەیوەندیان دۆستانە چێکردە و خەلک گەلک ژێ حەز دکن. لەو شارەی لە هیچ پارتێکی دیکە ئێستا هەموو پارتیەکان دیارن لە پشت من هیچ پارتێکی دیکە هیچ کاندیدی نییە لەو شارەی لێرە کە 20,000 نەفەر دەژین فقط ئەمنم ئەو کاندیدەش کوردە کوردی هولەندەیە. هاورێ ڕەحیمی خەلکێ شارێ سەردەشت ئێ ڕۆژهەلاتێ کوردستانیە هەلگرێ باوەڕنامەیە ئەندازیاریە دیجیتال سیستێمە. حتا vê demê yek ji hevde endamên encûmena şarewaniya bajarê Vespa. من ئەندامی ئەوکو 17 نەفەر لێرن کە ئەندامی ئەو شارەین لەم شوێنە تەواوی شتەکانی کە ئەو شارە بۆی موهیمە لێرە باسی دەکەین و دەڵێن دەبێت ئەوەی بکەین یان ئەوەیە بکەین ئێستا ئەو کارێکە لێرە دەبێت بەڕاستی دموکراتیکە. پەیوەندیان هاورێ لەگەڵ پرانیە پارتیان دنجی خۆشن ئەو بوویە سیمبۆلە خەباتکارێک کورد و هۆلندی یێژێ هاتی و گەلێک دۆست ji bo Kurdan çêkirine. Voor mij is het ook belangrijk dat Houder in de Tweede Kamer ook komt en wij hebben ook en dat hij dus ruimte heeft ook om zijn verhaal mee te geven, ook die vrijheid waarvan hij heel goed weet dat die niet vanzelfsprekend is. Binnen de VVD is er juist ook veel aandacht voor een diverse lijst met zowel veel vrouwen en ook mensen met. Hawrê Rehîmî ev dema 8 salana komek û alîkariyê ji bo Kurdistanê dişîne. Dora 45 konteynerên alîkariyê ji bo penaber û hejarên tevaya beşên Kurdistanê rê dike. Ka Mehemedemîn, Kurdistan 24, Vesp, Hollanda.